پارتی وێچێتی وەکوتم نەجسن پیسن گڵاون خەڵکێکی کەش لە نزیکیان بۆ گڵاو بۆ بە حکومەتەکەیان گڵاو بۆ بە پەرلەمانەکەیان گڵاو بۆ بە پارەیان ئەجینا چۆنێکێکی وەکو مامۆستا عەلی باپیر دێ بە خەڵکەکە ئەڵێ ئێوە لە مقتەدا سەدرەوە فێر بن لە تەیاری سەدرەوە کە مزاهەراکەن دارێکیش ناشکێنن ئەی بۆ جەنابەت نەدبینی کە چوونە ناوچەی سەوزەوە چوونە ناو پەرلەمان و چۆن کورسەکانیان نشکان یا چاواشەکاریمان لەگەڵەکەی تۆ 28,000 دۆلارە دووەرە گرمانگی لە پەرلەمانی بەغدا تەقاعودی بەڕێوەبەری گشتی شت هەبوو لە کوردستان سەرباری ئەوە وا ئەزانی ئەم خەڵکە وەکو تەیاری سەدرە ئەم خەڵکەی مزاهرەی کرد لە سلێمانی و 17 کەسی لێ کوژرا بۆ لە تەیاری سەدر 2 کەس کوژراوە تەیاری سەدر کاڵێ من دێمە ساحەی تەحریر و مزاهرەکەم بە ملیۆن بۆ هیچ کەسە جوراتی هەیە مواجهەی بکاتەوە لەبەرەوەی ئەوانەی لەسەر حکمن شیعەن ئەشزانن تەیاری سەدری شیعەیە بالعکس بۆیە مامۆستا عەلی باپیر پێشڕەوی ئەو خەڵکە بۆیە وەکو مقتەدا سەدر بێتە پێشوو نەک تۆ وا لێبێ تۆ عەلمانیەتێکی کافر و دز و مافیایی مەقڕی هەردووکتان وەکو یەک بسووتێنن چونکە لە ئەندۆنیسیاوە هەتاکو مەغریب خەڵک متمانەی بە دیندارەکان هەیە ئەوەی نوێژیش ناکە ئەوەی ئیسلامەتیشی نەگرت و ئەزانە کە ئیسلامیەکان پاکترن بەڵام ئێوە نموذجێکی خراپتان پیشاندا ئێوە چوونە ناو قاڵبی عەلمانیەتەکەوە ئێوە بۆ دیموکراسێتێکی فشە مەشروع ئیسلامیەکەتان ئاوە پووکانەوە لە بەرچاوی خەڵکی بانگەوازەکەش نەما ئێوە ئەو جیلەتان واز لێ هێناوە کە ئاوە مەحروم بکەوێتە سەرجادە بێەوەی کەسێک تەوجیهی بکە ڕقی پەنگ خواردووی خۆی ئابە و شێوێ دەرببڕێ لەبەرەوە شتێکی زۆر سەیرەتەوە فێرمان کە یا بە خەڵکەکە بڵێ وەرنە سەرجادە بەڵام مەدەنیانە حەزاریانە بەڵام وەکو مقتدا سەدر وەکو تەیاری سەدری ئادەی پێشیانکەوە بزانین چۆن مەتالیبەکانە گەیەنیتە دەستی خەڵکی بەڵام خۆت تەبەڕاکە لەو نەجازەتەی کە پێتەوە هەڵپڕژاوە خۆت دەستنوێژێکی پاک بگرە و شایانی ئەوە بیبێتێ سەر بەرماڵی ئەو میلەتە